سڵاتە لەبێ بینەرانی کەناڵی ئاسمانی پێیان من عیمران ئەمیر خۆشحاڵم لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی پەیامی تۆ لە شاری هەولێر بە ئێوەی خۆشەویست شاد بوومەوە. ئەمڕۆ لە نێو بازاڕی ئیسکانم، بەڵام دەمهوێ تەوەرێکی جیاوازتان بۆ بکەم لە بازاڕی ئیسکان. خۆتان دەزانن لە 2019 کە دێت هەر تاکێک کۆمەڵێ بڕیار لە ژیانی خۆی دەدا بۆ دەیەوێت کۆمەڵێ گۆڕانکاری لە ژیانی خۆی بکە. حکوومەتی شاری هەولێر و حکوومەتی کوردستانیش بڕیاریدا کۆمەڵێ گۆڕانکاری لە بازاڕی ئیسکان بکە. دیارە بازاڕی ئیسکان لە دوای 2019 کۆمەڵێ گۆڕانکاری بەسەردا هاتووە. من حەز دەکەم بەر لەوەی دەست بۆ گۆڕانکاریەکان بکەم یان باز لە گۆڕانکاریەکان بکەم ئێوە کۆمەڵێ دیمەنی بازاڕی ئیسکان ببینن کە پێشووتر چۆن بوو. فەرموو بینەری ئەم کورتە ڤیدیۆیە بن کە ئەمە پێشووتری بازاڕی ئیسکانە. ئەمەی کە بینیتان بازاڕی ئیسکان بوو، بەڵام ئێستاکە بەڕاستی بازاڕی ئیسکان وا نەماوە. بازاڕی ئیسکان کۆمەڵێ گۆڕانکاری لە ناوەڕۆکەوە بەسەردا هاتووە و هەرچی عەرەبانە و دەستگێڕ هەیە لە ناو ئەو بازاڕەیە قەدەغە کراون بە جۆرێک هەموو عەرەبانەکانیان لاداوە و ئێستاکە بازاڕی ئیسکان بووە بە شوێنی ڕۆیشتنی سیارەکان و وەکو هەموو شەقامێکی گشتی لێ هاتووە. بۆ ئەمڕۆ من دەچم لە هاوڵاتیان و لە گەنجانی بازاڕی ئیسکان دەپرسم ئایا ئەو گۆڕانکاریەی بازاڕی ئیسکانتان بەدڵە؟ ئایا بازاڕی ئیسکانی ئێستا خۆشترە یان پێشووتر؟ ئایا هەز دەکەن بازاڕی ئیسکان کۆمەڵێ تایبەتمەندی خۆی لەدەستداوە؟ من تاوتوێم تەوەرەیە لەگەڵ هاوڵاتیان و لەگەڵ گەنجانی بازاڕی ئیسکان دەکەم. هەروەکو خۆتان ئاگادارن بازاڕی ئیسکان بە بازاڕی گەنجان ناسراوە و گەنجان بە شەوان لەم شارەیە زیاتر لەم بازاڕەیە کۆ دەبوونەوە. من تاوتوێی ئەم تەوەرەیە لەگەڵ گەنجان دەکەم و ئێوەش بینەرمان بن و لەگەڵماندا بن. لەسەر عارەبانەکان زۆر خۆشتر بێت چاکە دەخوا لە زای دانیشت چاکە دەخوا کە شوایش کراوەیە و باشتر بوو بە ئێستا دەویست لە ژۆرە دانیشی. سۆرکردنی ئیسکان بەس فەقیر و فقارەتەکان لە کاسبی کراینا. خۆشەکەی لەوەی دابیانی وەکو بازارێکی ملی وا بوو کاسبت دەبینی دکتۆرت دەبینی مامۆستا یعنی خۆش بوو. ئەو عارەبانەکە لە شەقامەکان بوو خۆشتر بوو لە ئێستاکە. ئێستا چۆلێک پێوە دیارە. ڕۆژانی جومعان بچۆ ئەو بازاڕە بە 3 سەعات لە ناو بازارەوە ناگەیتە لای خەڵا. هیوام وایە وەکو ئەم جادەی ئیسکانی لێ بکەن لەبەرەوەی خەڵک بە ئارەزووی خۆی هاتوچۆ خۆی بکات. عەرەبانەکان لێرە بوون. عارەبانەکان لێرە زۆر پیاوانەتر بوو باشتر بوو. بەڕای تۆ عەرەبانەکان باش ئاوە هەڵگیراوە هەمووی کراوە بە سیارە؟ ناوەڵە باش دیان. یعنی ئیسکانی پێشترە پێ خۆشتر بوو؟ زۆر. لەبەر چی ینی هۆکار چیەکە ئەو جۆرەی پێشترت پێ خۆشتر بوو؟ من دایما دەچمە زێشی کە شوایش کراوە خۆشیە بێت نەگەم ئێستاسم لە کولی ژوورە دانیشت پشتیوان نابیتن. لەسەر عارەبانەکان زۆر خۆشتر بێت چاکە دەخوا لە زای دانیشت چاکە دەخوا کە شوایش کراوەیە و باشتر بوو بە ئێستا دەویست لە ژوورە دانیشی. یعنی ئەو جۆرە ژوورەیە بۆ نمونە لەوانەیە لە هەموو شوێنێک دەستکەوێ بەڵام ئەوە لەسەر جادە لە هەموو شوێنێک دەستکەوێت. بمێ دانیشت دەسن مەردانیشت چیشمێ لێرە ئەز ئێستاگە لە سزادەی من زۆر پیاوانەترە باشترە. لە چێن دەراتی تێت و؟ لەکوێ لە کۆی بازاڕێکی ئاوا تایبەتان هەیە لەسەر جادە بێت؟ بەخوای هەیە و نییە ئەو هەیە. وڵی وەکو سۆرکردنی ئیسکان بەس فەقیر و فقارەتەکان لە کاسبی کراینا. ئەو خەڵک ئێستا ڕاستە خۆش بوو بەس 3 بەشە مندارە فەقیر لە کاسبی کرایە بالفعل. باشە لە بۆ چەند ساڵە دێ ئیسکانەت و؟ من 7 ساڵە لێرەمە. چانی خۆشتر بوو ینی دیمەنێکی هەست دەکرد پێشووتر دیمەنێکی جیاواز بوو ئیسکان؟ فەقیرێکمان لێکوانە کاسبی دەکرد کەیفمان پێ دەهات. لێکوانە کابرا غاردا کاسبی دەکات نەمە دەبی کەیفمان پێ بێتن مندارە فەقیرە برای تۆ برای منە برای وێ برای وەیە
ئێستا کە مندارە فەقیرەکە بێ کاسبی لە مارێک کردیا بەس عمری ژیانی خوبش فەقیر لەو بینەی زەرری کردیەوە لەو بەنێ ئەوەی عربانەی لێرە هەبوو فەرمو ئیسکان خۆش ڕۆنیا یان بۆ جودەجێ سیاران تەماشاکە لەو قوت با سیارەکان شان دەزم هەر چۆڵ نەبووە يعني سيارة وش خوت يعني بس عربانة كان لاقت لي قانا من دار فقيرش قرب السري بولي قانا لكاسبي بو باشە هەست نەدەکرد ینی ئیسکان دیمەنێکی جیاوازی هەبوو لەوانەیە بۆ نمونە ناو دوکان یان ناو چایخانەکان دانیشتن لە هەموو شوێنێک دەستکەوێت بەڵام خواردنێکی ئاوا سەرجادەی لە هەموو شوێنێک دەست نەدەکەوت انا من لەگەڕ ڕێزم ئەم ناتان باس خواردنی کە بچکام و کەسێک خواردنی زادەی ناخوا بەڵام دیمەنێکی جیاواز بوو ئیسکان جیاواز بڵێ ڕاستە خۆشیان کردێ دەست خۆشیان لێ دەکەم بەس من دارە فەقیرەکە سێ بەشی بێکاسبی بوو سیارە هاتە زێ من دارە فەقیران ڕاوەستایە ئیسکان خۆشخۆیەر هەیە بەڵام ئەکید خۆشی ئیسکان لەوەیدا بوو کە جیاواز بوو لە شوێنەکانی ترکە زیاتر ئەتەکێت و وانی باڵێن ئەلەساس مۆدێرن بوو بەڵام ئیسکان نا خۆشەکەی لەوەیدا بوو یانی وەکو بازارێکی ملی وا بوو کاسبت دەبینی دکتۆرت دەبینی مامۆستا یعنی خۆش بوو ئێستاش بەڕاستی هەستێکی ناخۆش لەبەرەوەی خەڵکێکی زۆری کاسب لێرە هەبوو دەبینی چۆلە ئێستا لە جاتی کاسبکارەکان سیارە ڕاوەستا و مالعلم ئەگەر سێرێکی بکەی ڕێک نەبێتەوە لە ڕووی هاتوچۆوە سێرکە هەمووی بە مخەربەتی ڕاوەستاوە یعنی شتێک نەگۆڕدرا تەنانەت ئەوە بوو ئەو خۆشی و سیما جوانێکی هەی بوو نەیمە هەست دەکەی ئەو سیما جوانیان ئەو تایبەتمەندی ئیسکانیان لابرد کە ئیسکان هەی بوو لەوانەیە خەڵک لە شارانی تر بەهاتای و شارە تایبەت بە ئیسکان بەڵام ئەم شێوازیان تێکداوە با من باسی یەکەم جار خۆمان بکەین دواتر خەڵک بۆم یعنی زۆر جارێک نیاریەکان لەگەڵ برادران هەفتەی دوو جار جارێک داهاتوین سێنمان دەکە جارە بوو سێ جاریش ئێستا باوەڕ بکەین جاروێ مانگی لەوەتەی کە گۆڕدراوە مانگی جارێک دوو جار دێین ئەوە بۆ خۆمان ئەکید گەشتیاریش دەبینن کە ئێستا زۆر کەم بۆتەوە نەک بڵێم لەبەرەوەی کە ئیسکان با بڵێن قیمەتی خۆی لە دەستداوە بەڵام سیما جوانەکەی پێشتری لە دەستداوە ئیسکان لەو ماوەی گۆڕانکاریەکی بەسەردا هات بەڕای تو ئیسکانیان خۆش کرد جەوەکەی ئیسکانیان خۆشتر کردیان ناخۆشە وەڵی جەوەکەی ئیسکان بە عارەبانە و بە قەرەباڵغی خۆش بوو ئیسکان ئێستا دەبینی ئیسکانە سۆرعۆل ئەوەیە ئیشەکەیان تێکدا بەڕاستی چەند عایدەک هەبوو دەستا ئەوە عارەبانە بژێوی ژیانی خۆی تامی دەکرد ئێستا بەزەوە مەمنوعیان کردیە بەڕاستی تا سری لە ئیسکان کردیە ئەوە ئیسکانەکەی دەبینیم بەس سارە ئەمە چ لە سارێ بکەین وەنیە لەسە عارەبانەکان زۆر خۆشتر بێت چاکە دەخوا لە زای دانیشت چاکە دەخوا کە شوایش کراوەیە و باشتر بوو ئێستا دەویست لە ژۆرە دانیشی سۆرکردنی ئیسکان بەس فەقیر و فەقارەتەکان لە کاسبی کراینا خۆشەکەی لەوەیدا بوو یانی وەکو بازارێکی ملی وا بوو کاسبت دەبینی دکتۆرت دەبینی مامۆستا یعنی خۆش بوو ئەو عربانە کە لە شەقامەکان بوو خۆشتر بوو لە ئێستاکە ئێستا چۆلێک پێوە دیارە ڕۆژانی جومعان بچۆ ئەو بازارە بە سێ سەعات لە ناو بازارەوە ناگەیتە لای قەڵا هیوام وایە وەکو ئەم جادەی ئیسکانی لێ بکەن لەبەرەوەی خەڵک بە ئارەزووی خۆی هاتوچۆ خۆی بکات. پێشووتر کە دەهاتی ئیسکان بەو جۆرەیە بوو نەخێر پێشتر ئیسکان ئاوا بوو نەخێرەوە ئێستا خۆشترە ئێستا خۆشتر ئادی چۆلە کابرا دێ دەڕوا سرعاتی خۆ تشتی دەکڕی تشتی دادەنشی پێشتری لە بە عارەبانەی لەبەرەوەی نەدەتانی بڕەوە تشتەشی ناخۆشە لەو فەقیران و لەوەش بەس دیارەوە پێیان باشتر بەوە لێکە ئیسکان بەو جۆرەی پێخۆشتریان جۆری پێشتر کە عارەبانەی لێبووانی زیاتر لە بازارێکی میلی دەچوو وەڵی بۆ جۆرە خۆشترە دەتانی باش دەتر پیاسە بکەی بێ بچی نەخێر لەبەر دووپێر و نێرگەلە و نەمان دەتانی پیاسی تا زادەهی نابوو دەبووە تۆپانێ دەبووە شەڕ لە بە قەرەباڕغی چەند کەس زەمە ئەوە دەبوو بزەمدار دەبوو دوکان تێک دەچوو بەس ئێستا تۆپانێش بکابرایانەوە لە ژۆرە دادەنشی بە سرعەتی خۆیەوە تا مێز نمایە لە دەرێ دانیشی سی کورسی لە جادەی بی بەڕای تو ئیسکان ئێستا کەش سیما تایبەتەکەی خۆی مایە بەڵێ ئێستا سیمە تایبەتکێ خۆی هێواروە مێزەکانی شەر دوکانەکان بەکریاندا بوو بەڵێ بەڕای تو
ئێستا ئیسکان سیما تایبەتەکەی خۆی مایانی کە پێشووتر خەڵک داهاتە ئیسکان باسی شتی سەر عەرەبانەی دەکرد ئێستا و عەرەبانانە لێرە نەماوە بدوانە سیما تایبەتەکەی خۆی لەدەست کابرا لە فە بوو هەرزانتر بوو لەوانەیە دەی خواردەی کڕی کوبە بوو زۆر تشتیکە بوو بەس مەطعەمەکان ئیوەی نیە هەیە تااقەتی نییە بستە زۆرە نانی بخوا لەوانێ زۆر بیبای 7,000 بەس دوو لە فەی دەخوا لە بە هەندێک کابرا زۆر کەسێ دەرە عارەبانەکان باشترە بەس سیمەوە خۆشترە بە من بی زادەش قەتع دەکەم لەولا قەتع دەکەم سیارەش نییە بەس پیادە بێ و بڕوە زۆر خۆش دەبی ئەو جۆرە بازارەش لە هەموو وڵاتان بوونی هەیە سلێمانیش هەیە ینی بەڕای تۆ ئەو لەولاشی قەتعکرێن هەردوو سەرجادە قەتعکرێت و تەنها بێتە بازارڕێکی پیادە بەس هاتچوو کابرا لۆ سیمایش لۆ ڕسمەشی لۆ ئەوەی خۆشی ئەگەر بێت و حکوومەت تەنزیماتێک بۆ عەرەبانە نەدانێ یان خۆی عەرەبانەی ڕێکدا بنێ شتێکی جوانیە بازارڕێکمانە بێ و وەکو هاوڕێت گوتنی پیادە بێت و شتی سەر عەرەبانەشی هەبێت بە دڵنیایی و جوانترە و خۆشتریشە و فەقیریش سوودی لێ دەبینی نەوە دوکاندارەکان پێشە خۆیان بەرپێ دابی بە عەفوەرەقە و هەژوەرەقە و زیاتریش ماجێ لێ بووە من یەکەم جارما دێمە ینی وەکو ئەوەی کە ئاو بە شۆ و بەگەنجانە بێم چکە خۆم خەڵکی سلێمانیم بەڵام شوێنەکە خۆشە شوێنێکی شعبیە و ینی متعی لێ بینی لە پیاسەکردن و گەڕامە شوێنەکە پێشووتر لە تیڤیەکان هیچ ئیسکانە بینی بوو بەڵێ ئیسکان بەم جۆرە ئێستاکە بوو لەکە لە تیڤیەکانە دوێنی نه بەم جۆرە نەبوو کۆمەڵە گۆڕانکاری بەسەر ئیسکان داهاتووە بۆ نمونە کۆمەڵە عەرەبانە هەبوو دەستگێڕ هەبوو ئەم شتانیان نێشتووە بەڕای تۆ بازارڕێ بە عەرەبانەوە جوانیان ئاوا بە وەکو بڵێن بە ئەکادمی جوانتریان بە میلی خۆی ئەگەر ئێمە باسی جوانی بکەین ئادەتەن بازار بە شێوەیەکی ئەکادمی و ڕێکوپێکتر جوانترە بەڵام ئەو عەرەبانانە شتوانی بڵێن مۆرکێکە بۆ ئەو شوێنە یعنی حەقا شوێنی تایبەتیان بۆ بکەنەوە بۆنە لە باتی عەرەبانەکان دووکانیان چە شوێنێکی تایبەتیان بۆ بکەنەوە چکە مۆرکێکی ئەو شوێنن یعنی بتێونەتەوە گەنج زیاتر بۆ زیاتر خواردن و دانیشتنەکانی شەواندن بەڵام نەک ئەوەی لەسەر جادە بن و ڕێگە و قەرەباڵەکەی دروستکەن لەسەر جادە و سەر شۆستەکان شوێنی تایبەتیان بۆ بکەنەوە چۆنی تۆ سەرچاوێن ساغبی بادینی کێشە نییە پێشووتر هاتوبێ ئیسکانە تۆ پێشتر ئیسکانە دیتە بوو ئەرێ بەس کێم ئیسکان خۆشە خۆدەیە باشە ینی بچێکی ڕۆح تێدا هەیە پێشووتر باشتر بوو کە تۆ دیتە بوو دیان ئێستاکە خۆدی ئێست بێژم وەکی یەک بوو نزانم بەری چەندێکی ساتمە وێرێ هەر بێژم نەفسی یەک بوو لەسە عارەبانەکان زۆر خۆشتر بێت چاکە دەخوا لە زای دانیشت چاکە دەخوا کە شوایش کراوەیە و باشتر بوو ئێستا دەویست لە ژۆرە دانیشی سۆرکردنی ئیسکان بەس فەقیر و فەقارەتەکان لە کاسبی کراینا خۆشەکەی لەوەی دابوو یعنی وەکو بازارێکی ملی وا بوو کاسبت دەبینی دکتۆرت دەبینی مامۆستا یعنی خۆش بوو ئەو عارەبانە کە لە شەقامەکان بوو خۆشتر بوو لە ئێستاکە ئێستا چۆلێک پێوە دیارە ڕۆژانی جومعان بچۆ ئەو بازارە بە 3 سەعات لە ناو بازارەوە ناگەیتە لای قەڵا هیوام وایە وەکو ئەم جادەی ئیسکانی لێ بکەن لە بەروی خەڵک بە ئارەزوی خۆی هاتوچۆ خۆی بکات. ئیسکان کۆمەڵی گۆڕانکاری بەسەدا هاتیە عەرەبانە شتەکانیانمە ینی فەڕا بووە بەڕایت خۆش بوویان هات سو خۆشتر بۆ بڵێ ئەدی وەکو تایبەتمەندی بازاڕەکەی هەندە کەسی ژانی دەست لەی شێککەت یعنی ئەو عربانە شەنەما هەندە کەسب کردنەما باشە ئیسکان بەڕایت و بە عەرەبانەوە جوانیان بێ عەرەبانە ئاوە بەو شێوەیە بەچانت پێ خۆشترە جوانتر بڕێم ئەو کاتێکە قەرەبارەق بوو خۆشتر بوو ئێستا هەست دەکەی ئیسکان چۆڵتر بووە بەڵێ هەست دەکرد پێشتر ینی ئیسکان شتێکی جیاوازە لە بازاڕەکانی تر زۆرش جیاوازە بە عارەبانە و ئەو عارەبانە کە لە شەقامەکان بوو خۆشتر بوو لە ئێستاکە ئێستا چۆلێک پێوە دیارە ساردەش پێوە دیارە ئێستاکە تو چەندە لە ئیسکان ینی نزیک کاتێک زۆرە لێرەمە 6 ساڵ دەبی لێرەمە قەت ئیسکانت ئاوا بە چۆڵی بینی بوو قەت نەمدیتەوە هەست دەکەی ئێستا کە زۆر چۆڵ بووە ینی زۆر چۆڵ بووە هۆکارەکەی چیە بەڕایت و عارەبانەکان نماینێت چۆلێکە عارەبانەکانە عارەبانەکان بێتەوە وەکو جارانی لێ دێتەوە بەڕایت و ئیسکانی ئێستا خۆشتران ئیسکانی جارانی پێش خۆشترە لەبەر چیانی جارانی پێش ئیسکان بەوە مەشهورە کە قەڵەباڵغە و ئیزدیعامەکەی خۆش بوو ئیستەکە بە چۆلی
هیچ تام چێژێکی جارانی نەماوە ئەنی هەست دەکرد ئیسکان ببۆ ڕەمزێکی شاری هەولێریانی کە گەشتیارە لە باڵغیەکەەوە عالەمەکە ڕووی تێکرد کە تۆ چۆل بێ ئیسکانی وەکو شارعەکانی کە لێ دێگە چۆل بێ ئەبێ بە قەڵە باڵغەکەی وە خۆشە ئێستاکە و قەڵەباڵغیە نەماوە هەز دەکەی خۆش نییە ئێستا وەکو جاران تام چێژی نەماوە لە ڕووی گەشتیاریشەوە هەز نەکەی گەشتیاریشەوە کەمتر بۆ خۆیەکە ئەهلی جنوبی شاد کە ئاهات لە ئێرە ئەنگۆی ئیسکان هۆسە بوو قەڵەباڵغ بوو خۆشەکە لێرە بوو هەستی دەکرد شوێنێکی جیاوازە لە بازارەکانی تر تابان بە تاکیت بەڕای تۆ ئیسکانی ئێستا خۆشتران ئیسکانی پێشووتر واللهی من بەڕای من ئیسکانی ئێستا زۆر خۆشە هیوام وایە ئەو بازارە ئەوەی ناو هەولێر ئەو بازارەی کە قەرەباڵخە ئەو بازارەی کە ئیستحامی دروست کردووە و خاستن ڕۆژانی جمعان بچۆ ئەو بازارە بە 3 سەعات لە ناو بازارەوە ناگەیتە لای خەڵا هیوام وایە وەکو ئەم جادەی ئیسکانی لێ بکەن لەبەروی خەڵک بە ئارەزوی خۆی هاتوچۆ خۆی بکات باشە یەکێک لە هاوڵاتیانم دوان وتی من پێم باشە ئەم ئیسکانە ئەو سەر و ئەو سەری کە دەکا جادەی 30 مەتری بۆ 6 مەتری بگیرێت و ببێتە بازاڕێکی پیادە یعنی تەنها بتوانانی بە پیادە پێدا بڕۆی بێتە بازاڕێکی تایبەت لە شاری هەولێر تۆ چ شتەیە بەو ڕایە واللهی ئەوە ڕێی خۆیەتی ئیسکان ئەنیگەر سیارەی نییە بۆ مجموعەیە خەڵک ینی سیارە نێت سیارە نێت تەنها پیادە بێ خەڵک بە پیادە تێدا پیاسە بکات و دوکاندارانی کە تۆی بینی هەمویان ساحەبی سیارەن و هەمویان بەردووکانی خۆیان هەیە و سیارە لە بەردووکانی خۆیان بۆ بکرێت بۆ نمونە گەراجی تایبەت زۆرە بەس ڕێنیە ئەنی شەوی وایە سێری سیارە لێوە ئاوەسەیە گەراجەکان شوێن نەماوە سیاری تێ بکرێت ئەم شێوازت پێ باش و گونجاوە بۆ ئەم شێوازە تۆ خۆ باشتر ئەزانی ئەوەی کە ئێستا کراوە عەرەبانە و مجموعەیە مێز و مجموعەیە کاسبکار لەسەر ئەم جادە بوون ئێستا ئەم چۆڵێ و ئەم شوێنی کە ئیبینی خەڵک بە ئیسراحەتی خۆی سیارێت و ئەڕواتی ئەوەیە کە ئەوانە لابراون هیوام وایە هەر بەم شێوە بمێنێتەوە هیوام وایە بمێنێتەوە بەم شێوە ئیسکانی ئێستا خۆشتران ئیسکانی پێشتر ئیسکان لە دوای 2019 کۆمەڵی گۆڕانکاری بەسەرداهات کامە ئیسکان بەڕای تۆ خۆشترە يعني برای من اسکان هر اسکان وارد بس که اسکان است گوران کاره که بس سرداتی آویه که او عربانه که لسه شقام بون استان نمانه لوری عربانه کان لا درانو بس برای من اسکانی پیشتر خوش بکه دیار بو عربانه وشتیله بو يعني همو خلق کاسبی خود کرد هر کسو يعني بشواز کاسبی کانی خود اسکانی پیشترت به خوش بکه عربانه چی زور لسر زاده کام بو که خەڵک بەمونە خەڵکێکی فەقیر لێرە کاسبی دەکرد ئەو ئیسکانە بەڕای تۆ خۆشتر بوو بەتایبەت بۆ گەنجان بەێ ئیسکان وەکو بژن لو کاسبیل و ئەو گەنجانە ینی ئەو کاسبکارانەی کە فەقیرمون لێرە بە عەرەبانە کاسبیان دەکرد کە بژێوی ژیانی مارمنایان یاخود ئایلەیەک بەڕێبەن بەڕای من ئەو ئیسکان خۆشتر بکە داهاتە ناو ئیسکاندا جێوێکی تر دەبووە ئیسکانیش بەوە جوان بووکە بەو عەرەبانەی کە لێرە شوانه یا خب برون ایواران و دست با ایشکار دکره یعنی عربانه کان لسر جاده بون هر کس با شوازک یعنی بجیو جانان دابین دکر بینەرانی خۆشەویست ئەوەی گوبستمون پامی بەشێک لە هاوڵاتیانی شاری هەولێر بوو کە گلێەوەی دەکرد ئیسکان بە عەرەبانەکانیان لاداوە بۆ بە شوێنی سیارەکان تۆ سیر ئێستا کە سیارە شتێک گیر بووە ینی ئەو هەموو فەقیر و فقەڕایان لێرە لادا و کردیان بە شوێنی سیارەکان تەنانە سیارەکانی ئێستا شوێنی نابێتەوە سیارەکان تێک گیر بوون ئەنی ئەوە نییە بڵێ بازارەکە چۆڵ کراوە بازارەکە تەنها عەرەبان چیەکانیان تێدا نێشتویان دەستگێڕەکانیان تێدا نێشتووە ئەو فەقیرەی کە ئیشوکاری لەسەرێرە بوو لە ئیشوکاریان خست بۆی شوێنی ئەم جۆرە سیارانە بێتەوە کە دەبینن هیچ سیارەیەکی مۆدیلی لە 2012 و 13 و تاوەکو هشدەشی تایە هەمووی سیارە مۆدیل بەرزەکان و بۆی کوڕە دەوڵەمەندەکان بتوانن بە سیارەکانی خۆیان بێنە نێویسکان لە کاتێکە ئیسکان بە بازاڕی فەقیران ناسرا بوو بە بازاڕی هەژاران و گەنجان ناسرا بوو من هەر لە نێوە خەڵکە دەمێنمەوە و پەیامی زیاترتان بۆ دەگوازمەوە بەڵام بە پێویستم زانێ و دیمەنەی ئێستا ئیسکانیشتان بۆ بگوازمەوە کە سیارەکان چۆن تێک گیر بوون لەگەڵمان بمێننەوە لەسە عارەبانەکان زۆر خۆشتر بێت چاکە دەخوا لە زای دانیشت چاکە دەخوا کە شوایش کراوەیە و باشتر بوو بە ئێستا دەویست لە ژۆرە دانیشی سۆرکردنی ئیسکان بەس فەقیر و فەقارەتەکان لە کاسبی کراینا خۆشەکەی لەوەی دابوو یعنی وەکو بازارێکی ملی وا بوو
کاسبت دەبینی دکتۆرت دەبینی مامۆستا یعنی خۆش بوو ئەو عربانە کە لە شەقامەکان بوو خۆشتر بوو لە ئێستاکە ئێستا چۆلێک پێوە دیارە ڕۆژانی جمعان بچۆ ئەو بازارە بە 3 سەعات لە ناو بازارەوە ناگەیتە لای خەڵا هیوام وایە وەکو ئەم جادەی ئیسکانی لێ بکەن لەبەروی خەڵک بە ئارەزوی خۆی هاتوچۆ خۆی بکات. لەگەڵەوەی ئیسکان هەردوو سەری بگیرێت و تەنها بێتە بازاڕێکی پیادە تەنها بە پیادە بتوانانی پێدا بڕۆی بتە یەک سایدیش باشترە یان هەردوو سەر بژیرێت جوانترە خۆشترە بالفعل دەبتە بازاڕێکی تایبەت ئەو کاتوە ڕاستێتە خەڵک لە بنی دنیا ڕادی دەرێ ئەو شو دەسمە ئیسکان دێت کابرا لە فندق دەمێت لە مارە غزمەش دەمێت و دەسمە ئیسکان گەنجەکەم جوان گوتی لە کۆیە هاتیمە تایبەت بۆ ئیسکان بەڵام نەمزانی ئیسکان ئەو خۆشەی جارانی نەما برادری خۆم هاتیە لە سلێمانی هاتی لە کەرکوچی هاتی لە بەغدای هاتیە هاتەیەکوانە گوتی عەزمی بوو یەک شەو بمە ناو ئیسکان بسوڕێمەوە بەڵام ئێستا ئەو خۆشەی جارانی ماوە ئیسکان ئەو خۆشە نەماوە ئێستا پێشتر ئێستا خەڵکە سێ بەشی بێکار و کاسبی بووە منداڵە فەقیر کابرا کرێسیە قوربە سەرە ئێستا لە مارداش دەکرێت خالی پێ نادرێ عین لەو زادی لە خۆی ئوموری ژیانی خۆی پێدەشێواند و کاسبی دەکرد و داری پایەک لەو عایلەی خولمار و منداری خۆ ئێستا کابرا بێ ئیش لە مارە دانیشتێت زگل لۆی دەستی بالفعل شوێنی گەنجان بوو ینی گەنجان لێ کۆ دەبوونەوە هەست دەکەی ئەم شوێنەیەشیان لێ تێکدای بەڵێ تا ڕادەیەکی زۆر دەتوان بڵم 150 ئێستا ینی بەڕاستی بیرمان لە شوێنی کردوێتەوە بۆ یەکتر بینین یعنی برادران زیاتر لێرە یەکترمان دەبینی ئێستا نە هەست دەکەی ینی مەبەستێکە بێ لە تێکدانی ئیسکان یان ئەمە هەر نەخێر ینی گۆڕنی سیمای شوێنێک لە یعنی لە شێوەیەک بۆ شوەیەکی باشتر لە ڕووی بیناوە لە ڕووی با بڵێن ژێرخانی ئابووری معنایەوە نییە دەیانەوێ ینی با بڵێن زەربە لە خەڵک بدەن شتێکی باش دەستخۆشیان لێ دەکەین بەڵام دەیانتوانی وەکو زۆر شەقامی تورکیا مثلەن لوبنان شوێنی دیکە هەیە نوێی بکەنەوە بەڵام سیما کۆنەکەی هەر بمینێ مثلەن ڕێوکاری و شوێنی تایبەتیان بۆ دابنێن کەوا سەرپێچی نەکەن سەر ئەو شوێنانە و بەڕێکپێکی ئیشەکانی خۆتان بکەن بەڵامیش جادە شتەکانیان نوێ کردو دەستیان خۆش بێ عربانەکان بێنەوە بەڵام نەک بەو شێوەی کە نەوەندی جادەکە بگرن و ینی ئیزدەعام دروست بکەن نێلن سارە ڕێهاتوچوون بگرن چونکی لێرە سارە پێدا دەبچیت عربانەکان زیاتر دەچونە ناوەندی جادەی بە پێم وایە بە تەنزیم ینی شوێنێک بۆ دامەکەن کە عربانەکان لە شوێنێک ئەو کاسبی خۆیان بەردەوام بن و ئیشکارەکانی خۆشەوە ئیسکانیش بە عربانەکانەوە جوان بوو کە دەتگوت ئیسکان ینی عربانەکانە داهاتە پێچاوت و ئیسکان بەو عربانەوە جوان بوو هیوادارم ینی شوێنێک بۆ ئەم کاسبکارانەی خاوەن عربانەکان بوو کە ڕۆژ بژێوی ژیانیان بە هۆی عربانەکانەوە دابین دەکرد و ئەو عربانانە بگەڕێنەوە سێشن ئەجە بەهۆی شوێنێکیان لە دامیکەن یاخود هەلە ناو ئیسکانەوە بەڵام بە تەنزیمات عربانەکان دابندرێ لەسەر عارەبانەکان زۆر خۆشتر بێ چاکە دەخوا لە زای دانیشت چاکە دەخوا کە شەواش کراوەیە و باشتر بوو لە ئێستا دەویست لە ژۆرە دانیشی سۆرکردنی ئیسکان بەس فەقیر و فەقارەتەکان لە کاسبی کراینا خۆشەکەی لەوەی دابیانی وەکو بازارێکی ملی وا بوو کاسبت دەبینی دکتۆرت دەبینی مامۆستا یعنی خۆش بوو ئەو عربانە کە لە شەقامەکان بوو خۆشتر بوو لە ئێستاکە ئێستا چۆلێک پێوە دیارە ڕۆژانی جمعان بچۆ ئەو بازارە بە 3 سەعات لە ناو بازارەوە ناگەیتە لای خەڵا هیوام وایە وەکو ئەم جادەی ئیسکانی لێ بکەن لەبەروی خەڵک بە ئارەزوی خۆی هاتوچۆ خۆی بکات. بینەرانی خۆشەویست ئەوەی گوێبیستی بووم پەیامی گەنجانی شاری هەولێر بوو کە هەر یەکێکیان بەڕێیەکی جیاواز باسی بازاڕی ئیسکانی دەکرد. لێرە بازاڕی ئیسکان یەک بوو لەو بازاڕانەی کە بە بازاڕی گەنجان ناسرا بوو و لە دوای 2019 کۆمەڵی گۆڕانکاری بەسەر بازاڕی ئیسکان داهات. بەشێک لە کەسانەی کە دوانمان بازاڕی ئیسکان پێیان باشەم گۆڕانکاریە بەسەردات و پێیان وایە ئەم عەشوایەی جارانیان دەتوانین بڵێن ئەم بێ ئەتەکیت و بێ
نیزامی جارانی نەماوە بازاڕی ئیسکان وەکو هەموو بازاڕێکی تر بۆتە شەقامێک و ئیتر خەڵک دەتوانێت عیلەکەی خۆی یان سیارەکان باسوودە بێنە ناو بازاڕێ بەشێکیش باسیەوە دەکەن کە بازاڕی ئیسکان بازاڕێکی تایبەتمەند بوو پێویست نەدەکرا دەستکاری بکرێت چونکە بازاڕی ئیسکان یعنی شێوازێکی تایبەت بە خۆیەوەی گرتە بوو هەر کاتێک دەهاتیتەوە بازاڕەیە بە قەڵەباڵغەکەیەوە جوان بوو ئەم بازاڕەیە هەر کاتێک دەهاتیتە نێوی دەتبینی بە هەزاران گەنجی تێدایە و سەدان عەرەبانە لەسەرم جادەیە بژێوی ژیانی خوان و خێزانەکانیان دەردێنن بەشێکیان پێیان وابوو ئەم بڕیارەی حکوومەت تەنها زەریریدا لە کۆمەڵێک خاوەن کاسبی کە کاسبیان بە عەرەبانەکانیەوە دەکرد کۆمەڵێک کەسی فەقیر کە بژێوی ژیانیان لەسەر ئەم عەرەبانەیە بەڕێ دەکرد ئێمە ڕێی جیاوازمان وەرگرت لەو بەرنامەیە و چەندین ڕێی جیاوازیشی تێدا بوو لەسەر بازاڕی ئیسکان کۆمەڵە ڕێی کە پێمان وایە حکوومەت دەتوانێت کاری لەسەر بکاو و کاری جدی بەوە بکاکە گلەی خەڵک نەمێنێت و بەڕاستی کە شتێکی زۆر ناخۆش من بینیم لەم بازاڕەیە کە لە بەرنامەکانی پێشووتر بەرچاوم نەکەت بوو ئەویش چۆڵیە ئەنی ئێستا کە دەبینی بازاڕی ئیسکان زۆر چۆڵ بووە لە چاو ینی ساڵانی پێشوو نەک ساڵانی پێشوو چەند مانگێکی پێشوو بازاڕی ئیسکان بەم جۆرە نەبوو کە ئێستا تێداین من بەم ئەندازە گەشتمە کۆتایڵقی ئەم جارەی بەرنامەی پەیامی تۆ بەو ئەندازەیەم ئەم بەرنمەیەم بگا بە شوێنی پێویست و وەیسکان دووبارە بگەڕێنرێتەوە ئەو شێوازە تایبەتەی کە لە شاری هەولێر هەیبوو من بەم ئەندازە خواحافیزبوونیتان لێ دەکەم و بەخوای گەورەتان دەسپێرم تاڵقێک تر و تەوەرێک تر و بەرنمەیەکی تر بە دیدەنی ئێوە شاد دەبمەوە سپاردەی خوا بن